هێرشەکان لە عێراق بۆ سەر براند و کۆمپانیا ئەمریکی و ئەوروپیەکان ئامانجەکان دەرەنجامەکانی چیەما بەستێتەوە بە شەڕی غەزەوە. ئەم پرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز زایات تۆفان شارەزای ئەمنی و سەربازی لە ستۆدیۆ میوانە. بەڕێز زایات بەخێر بن. بخێرهاتی برێز تۆفان. برێز تۆفان دەست پێکی دەتخوازم بپرسم گەلو ئەف ئێریش پەیامێک بۆ ئەمریکا و ئەوروپا یان پەیام بۆ حکوومەتە عێراقی نێژە؟ تحية طيبة لكما، تحية لمشاهدينا بدراني كنال برزكتان ام هرشاني كدكرين سلمان دوكي بو جيهان ك مراسي مزيان بعراقيا كان دكينيت مراسي اسايشي شي لرزوك من هي بتن كاجميري كرنجا دوخا كا هاوكشكا غورانكاري بسدابت لا اسايش بو دوخيشي ناس قمجيل ام هرشانه همويه بكوي گشتيوا او الوزي كه ام ترسيه ك توقاندني ك بلاو دكريتوا ك براستي شكاندني وروخاندنو للاو بدني شتومەکە کان هەم بەداخەوە بەڕاستی ڕووپۆشێکی دینیان بەڕاستی ڕووپۆشێکی دینیان پێوە کردووە بۆ قەنەعەت پێکردنی خەڵکی نەزانە چونکە بەڕاستی بە پاساوی چیە بە پاساوی هەست و سۆزە لەگەڵ کەتی غەزە لە کاتێک لە هێرشەکان لە دڵی بەغداوە ڕوێنداوە کە جادریەیەکەوە هەموو سەرانی سیاسی پرۆسی سیاسی لە عێراقدا لەو ناوچەیەدا نیشتەجێن سەرانی سەرکردەی هێزە ئەمنیەکان بارەگەی پاتە سیاسەکان تەنانەت گروپە چەکدارەکانیش لەو ناوچەیەدا بوونیان هەیە تەنانەت لە شەقامی فەڵەستینیشم دەتەوێت هاوسۆزی لەگەڵ غەزە بنوێنی فەرموو دەتوان ڕێگەکە چییە بایکۆتکردنی کاڵاکانە بۆ تەواوی بەروبوومە ئەمریکیەکان لە هەمان کاتدا کە تۆ دەتەوێت هەست و سۆز بێت لەگەڵ غەزە من ڕێگای غەزە نیشان دەدەم دەچی بەرەو سنووری ئۆردن بەڕۆ دواتر بەرەو سنووری سووریا بڕۆ سنووری سووریا عێراق دوو دەواازەی سنووری هەیە کە لە دەستی دەوڵەت دانیە ئەم دوو سنوورە دەتانگەێنێتە بۆ دیمەشق لە دیمەشقەوە دوو دەواازە هەیە دوو ڕێگا هەیە ڕێکەمیان دیمەشق قونەی ترە جۆلان ئیسرائیل دەگەیتە ئیسرائیل دووەم ڕێگا بریتە لە دیمەشق بەیروت ضاحیەی جنوبی تاوکو دەگەیتە مەزارعی شەبعە و تا دەگاتە جەلیلی ئەعلا و حەیفا و یافا ئەمە ڕێگاکە ئەگەر ڕاست دەکەن جدین پێداگرن لەسەر ئەم بابەتە من لێرەوە پرسیار دەکەم ئایا یەکێک لەو هێرشانە بۆ هێرشن سەر کارگەی ئەلبانی کانونە لە ناوچەی عوێریش ئەم کارگەیە کە هێرشی کراوەتە سەر بەڕاستی موڵکی خانەوادەیەکی عێراقی دەوڵەمەندە بەڕاستی ئەمانە هێرشیان کردوتە سەر کە دەیانەوێتکەوە ببنە هاو بەشی ئەو خانەوادەیە موڵکی ئەو کەسێک داوای بڕە پارەیەکیان لێ کرد وەکو گەچەڵکاری وەکو ڕەشوار وەکو بەرتیل اینجا هێرشیان کراوەتە سەر لە کاتێکدا خاوەن کارگەکە عێراقیە تەنانەت ئەو مانگایەکەش کە لەوێدا هەیە هەر عێراقیە ئەوەی کەوە کار دەکەن کرێکارەکان هەمویان عێراقین ئەوانشی کەوە ئەم سوود لەم کارگەوە دەگرن هەر عێراقیەکان کەواتە ئەمریکا چی دەکات لەم کارگەیەدا بەڵام ئەم گروپە چەکدارانە یا بابەتەکە کێشەکە بەگشتی بەڕاستی لەسەر 5 دۆنم زەوی وبرهێنانە لە ناوچێکی هەستیاری بەغدادا ئەم گروپە چەکدارە بەڕاستی داوای لە سوودانی کرد بەڵام سوودانی ڕەت کردو ئەو 5 دۆنم زەویان پێ بدە بۆیە ئەم هێرشانە دەکەن بۆ ئەوەی کە فشار بکەن و بەجیهان بڵێن کەوە وڵا عێراق سەقامگیر نییە و پەیامیش بگەینن بە ئەمریکا و ئەوروپا کە ئێمە وڵاتێکین بەڕاستی ژینگەی وەبەرهێنەمان نییە چه سەرمایی عێراقی بێت تەنانەت سەرمایی بیانیش کاتیامان گوایە هێرشەکەنە سەر براندە ئەمریکیەکان گوایە یانەوێت زیان بە ئابووری ئەمریکا بگێن کە ڕەنگە ئەمە بۆ ئەمریکا ئەسڵەن هیچ شتێک نەبێ زیانی پێبگایان پێی نەگا ئەمریکا بۆ گەورەی خۆی بەڵام ئەوان چ خۆیانەوانی کە هێرشەکەیان کردووە ئۆتۆمبیلی ئەمریکی بەکارهێنن سەرکردەکانیان ئۆتۆمبیلی ئەمریکی بەکارهێنن و ڕەنگە مۆبایلەکانیشان هەر بەرهەمی ئەمریکی بێت بەڵام بۆ بیر لەوە ناکەنەوە کەم هێرشەکەن هێرشەکەنە سەر کەسێک مڵک و ماڵی کەسێک کە بێگومان ئەو کەسەی ئەو بەرهەمەی هێناوەتە عێراقەوە عێراقیە و بێگومانەوانی لەوێ کارەکەن عێراقین ئەی چیانەوێ ینی بۆم هێرشانەکەن ئەیانەوێت چی بکەن جگە لەوەی زیان بە ئابووری عێراق گەیەنن هیچی ترەکەن
بەڕاستی ئەمە شتێکە پێکەنی بەڕاستی پێکەنی بنایە تەنانەت ئەو چەکەشەیە ئەمریکیە بابەتەکە تەنها ئەمە نییە بەڵکو کاتێکە وەزارەتی ناوخۆی عراقی ڕایگەیانکەوە ئەوانەی دەستگیر کردووە بەشێکیان ئەوانەی کە دەستگیر کراون سەر بە یەکێک دام و دەستگەکانی ئەمنی دەوڵەتە کەواتە ئەمانە موچە لە دەوڵەت وەردەگرن بە ئۆتۆمبیلی دەوڵەت هاتو چۆ دەکەن لە هەمان کاتدا بە بازگەکانی بە بازگەکان تێدەبن بە ناسنامەی حکوومەت تانانەت چەکی دەوڵەتیشان پێ و دژی دەوڵەت بەکاری دێنن ئەمانە بەڕاستی دەبێت سزادر بە دوو تۆمەت یەکەمیان خیانەت بە تۆمەتی خیانەت سزا بەدرێن چونکە ئەمانە خیانەتیان لە دەوڵەت کردووە و خیانەتیان لەو چەکە کردووە بۆ پاراستنی دەوڵەت ئەبێت چەک لە مەڕاستی بۆ پاراستنی دەوڵەت بەکارن بەڵام ئێستا چێ لە چێ بەکاردێن لەچی خەڵک تۆمەتی دووەم و سزای دووەم ئەوەیە کەوا کارێکیان کردووە ئەمانە بەڕاستی کە دۆخەکە ناسەقامگیر بێ خەڵک بترسێنن خەڵک بتۆقێنن بەڕێ سیر کە دۆخی ئاسایی شۆ سەقامگیری بەڕاستی پێویستە کۆمەڵێک کۆڵەگەی هەبێت گرنگترین کۆڵەگەی ئەمە چیە هاوڵاتیە دووەمیان دەستگا ئەمنیەکان بەڕاستی شوورەیی و ننجیە لە هەمان کاتدا هەموو هێرشانەی کە کراون لە بەردەم چاوی پۆلیسی فیدراالی و پۆلیسی فریاکەوتن تەواوی دام و دەستگا ئەمنیەکانە دێنە شوێنەکە و هێرش دەکەن بۆ نمونە چێشخانەکانی KFC لە کەڕادە و لە جادریە بەڕاستی ناوچەی جەنجاڵن 2 سەعات 2 کاتژمێر دەمێننەوە تەنانەت هێرش دەکەن سەر ئەم ناوچەیە حکوومەت دەشکن دواتر دەکشێنەوە بەچی بەبێ ئەوەی کەوا هیچ کەسێک ڕێگریان لێ بکات تەنانەت وەکو بڵێ کامێرەی چاودێریش نەبوو بێت تەنانەت وەکو ئەوە بڵێن ئەمان وەکو بڵێ بندیوارن ئەمان لەکوێ هاتوون لە مانگەەوە هاتون دواتر گەڕانەوە بۆ ئەم ناوچانە دواتر هەش کەسێک دەستگیر دەکەن بەڕاستی من دڵنیام لەوەی کەوا ئەمانە جێبەجێکارن بەڵام ئەوەی کە گرنگە ئایا چێ لە پشت ئەم هێرشانەوەیە دەستەکە چێ بڕیاری داوە چێ پلانی داناوە چێ ئەوانە دەپارێزێ من پێم وایەکەوە بەڕاستی ئەم هێرشانە بە ئامانجکردنی حکوومەتی بەڕێز محەممەد شیع سوودانیە کە بەڕاستی هەنگاوی گرنگی ناوە بڕێز سوودانی لەسەر ئاستی ناوخۆی تەنانەت لەسەر ئاستی تێکگەیشتن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا لە هەمان کارداکردنەوەی بابەتی خۆراک بابەتی کۆمەڵێکی بەڕاستی ئێوە پاڵپشتیتان لە سوودانی کردووە ئێوە سوودانیتان هێنا کاندید کرد بۆ سەرۆک وەزیران کەواتە ئێستا بۆچی دەستبەرداری دەبن ئایا بەرژەوەندەکانیان زیانی بەرکەوتووە ئایا معقولە بەرژەوەندە کەسەکان ببنەوەی هەوەی کەوا دژی بەرژەوەندە گشتەکان بێت تۆ بتەوێت سوودە حکوومەت ببینی و دواتر دەسوەردام بکەی لە پێکهێنانی حکوومەت و دواتر گەل و حکوومەت بە ئامانج بکەی لە دەوڵەتەوە بۆ نەهێزی نادەوڵەتی ئەمە پرسیارەکەیە برێز سوفان ئێریشی براندێن کافێتێریە بورگەر کینگ KFC dikin çi alîkariyavê ji bo şerê Xezayê û Filistîniyan heye بۆیە من هەرپرسیم بۆیە ئەم پرسیارم کرد ئێمە بەهۆی ئەم کەسانەوە بەڕاستی کە دانەوێت وەکو ئەو وایە کە تۆ هاوسەرەکەی خۆت سزا بدەیت ئایا ئەمە ماقولە باوەڕ پێکراوە ڕێگەکە بۆ غەزە ڕوون و ئاشکرایە بەڕاستی ڕێکارێکی شارستانی هەیە بۆ من هەفتێک لەمەوبەر لە میسر بووم لەگەڵ هاوڕێکم بەڕاستی کات نیوەڕۆ بوو ئێمە پێشنیازمان کرد کەوا بە پیادە بگەڕینەوە بۆ هۆتێلەکەمان چەند هەنگاوێکمان بڕی هەندێک گەنج و لاومان بینی لە تەمەنی بەهاریدا بەڕاستی بەکە هەندێک بڵێن سارکرەوان لەلابوو لە هەمان کاتدا هەندێک کاڵای ئەمریکیان لەلابوو دابەشیان دەکردن بە خۆڕایی دابەشیان دەکردن گەلی مسر بەڕاستی هیچ ئەمانی نەبرد بەڵکو دابەشیان دەکرد من پرسیارم لێ کرد لەو گەنجانە کردە بۆچی ئەم کارە دەکەن بۆچی بۆ خۆتە نەبن ئێمە گوتی ئێمە نابین ئەمە ئەمانە پاڵپشتی لە ئیسرائیل دەکەن مەمبەستی کۆمپانیای کۆکاکۆلایە کەواتە گوتی نەخێر کەس نایی بات کەواتە بۆ ئەوەی کەوا لەسەر دڵیاندا بمێنێتەوە ئەمێ دیموکراسیت ئەمێ بایکۆتکردنی کاڵا بە شێوکی شارستیانە تۆ دەتەوێتی کچەشخانەیەک خاوەنەکەی عراقیە ئەوانەی کەوا کار دەکەن تێیدا عراقین بژێوی ژیانی خۆیان خێزانەکانیان دابین دەکەن دووەمیان ئەو ترسە و ئاڵۆزەی کەوا لە دڵی خەڵکدا جێدەهێڵی دروستی دەکەین لەو ناوچە نیشتە جێبوونانە دروستی دەکەین ئێمە هەمومان بینیمان کا خێزانەکان
ئەو ڤیددیۆی کە بڵاویەوە چۆن خێزانەکان ترسان بەدەیان خێزان لەو شوێنانە ڕایان کرد بە 4-5 ئۆتۆمبیل ناوچەکەیان جێهێشت دواتر بزر بوون وەکو ئەوای تارمایی بن ئەمە ناکرێت ئەمە قبول کراو نییە بەڕاستی ئاسایش بەڕاستی پێویستە لە هەموو ئەو چەکە بێمەوەتانە بدرێکە لە دەرەوەی دەوڵەتدا بێت هەر چەک لە دەرەوەی دەوڵەت بێت چەکێکی چەکی تیرۆرە من لێرەدا پرسیارێک دەکەم ئەگەر هاتوو ئەم هێرشانە لە پارێزگای ئەمبار کرابووایە یان لە نەینەوا کرابووایە یان لە سەلاحەدین کرابووایە ئایا بابەتی نەدەچووە خانەی تیرۆریەوە پرسیارە ئەگەر هاتوو نیان ئەمانە داعشان کردی ئەمانە تاوانکاران کردویانە ئەم هێرشانە تا کۆتایی ئەو تۆمەتانی کا دەخرێنە پاڵ تانانەت هەموو هەڵمەتی خۆیان دەخستە بەگەر تەنانەت کەشتی گەلی ئەمریکیشان داوا دەکردژی ئێمە بەڵام ناکرێت ئێمە بانێکەوتو ئەوە پێوانە بکەین بابەتی ئاسایش عراق باسی لەوە کرۆ ژمارێک لەوانەیە کە دەستگیر کراون وەکو بەڕێزیشتان باستان کرد سەر بە هەندێک هێزی ئەمنی عراقن کەوای عراق بۆ ئاشکرا ناکات چێن سەر بە چه هێزێکی ئەمنی ئەمە چی دەگەێنێت ئەمە ئەوە دەگەێنێت کەەوە ئەم هاوڵاتیان ئەم هێرشانە بەڕاستی تەنها دیکۆرن بەڕاستی دوای ئەوەی کەوا بەڵکان کۆتاییان دێت کێشەکە لە چیدا کێشەکە ئەمانە بەشێکن لە دەستگا ئەمنیەکان ئایا ئەمانە باوەڕ پێکراوە بەم شێبێت تۆ کە تۆ پیاوی دەوڵەتی لە هەمان کاتدا ئاسایشی دەوڵەتی شتێک دەیت تۆ ئۆتۆمبیلی دەوڵەت بەچەکی دەوڵەت موچە لە دەوڵەت وەربگری و ناسنامەکەشێت ناسنامە فەرمیکەش بە ناوی دەوڵەتە بێت و هێرش بکە سەر دەوڵەت تۆ ئەمە پرسی تۆ دەبێت ئاسایش و سەقامگیری بپارێز دێت ئایا ئەو شەقامانەی کەڕادە و شەقامی فەڵەستین و کە تۆ ئاسایش تێدا ئێستا پڕن لە هێزە ئەمنیەکان ئایا دۆخەکە ئەم دۆخی ئەمنی بەم شێوەیە نییە دۆخی ئەمنی بە شێوازێکی دیکەیە ئاسایشێکی سەقامگیری بە شێوەیەکی هەمیشەیە بەبێ ئەوەی کەوا هیچ هێزێکی ئەمنی لە شەقامدا بێت ئەگەر ئێمە بمانێت هەنگاوی ڕاستی بنین هەنگاوی دروست بنین پێویستە ئەو چەکانەی کە لە دەستی دەوڵەتدان لە دەرەوەی دەوڵەتدان ئەمانە کۆنتڕۆڵ بکرێن بەڕاستی تەنها چەکی سووک هەبێت کەەوە ئەوەی دیکە هەمووی چیە هەمووی تاوانە بەڕاستی هەڵگرتن و لەلابوون ئەمە دوشتی جیاوازن چونکە دوو یاسای جیاواز هەن بۆ بابەتی چەکەڵگرتن پێویستە لە بەغدای پایتەخت ئەو شتان هەبن عێراقیەکان ئەگەر هاتوو لە بەغدای پایتەخت لەو چوارگۆشە ئەمنیە مەترسیدارە بن کە زۆر هەستیارە لە جادریە و شەقامی فەڵەستیندا تاکۆتە ئەم کردەوەنە هەبن کەواتە هاوڵاتیان لە گوندا دوورە دەستەکان چی بکەن سپاس بۆتە برێزایات تۆفان سپۆرێ لە هیوی سەربازیەک و میوانێ بەخێراتم سپاس سعيد جدا بالاستضافة شكرا لكم